سەرەتا وەرزشەوانێکی ناسراوی عێراق بوو، بەڵام دواتر بووە مامۆسایەکی دیاری ئاینی. سەر بە هیچ ڕەوتێکی ئیسلامی نییە، بە خەڵکیش دەڵێت شوێنم مەکەون، بەڵام ڕۆژ بە ڕۆژ شوێن کەوتوانی ڕوو لە زیادبوونە. کەس دوای من نەکەوێ بە شوێن کەسیشەوە نیم، بۆیە نەکەی دەست بە منەوە بگریک، چونکە چوون بۆ جەهەنەم و بەم لەگەڵ خۆم. نەکەی دەست بە هیچ کەسێکەوە بگری، سبەینە چوویە جەهەنەم ئەدبا لەگەڵ خۆی. هەڵۆ حەما ڕەشید ئەو پیاوەی پێغەمبەر داوای لێکرد ببێتە مامۆسای ئاینی. تی لە خەومە من و تۆ بووین لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تی لە جێگایەک وەستا بووین، وتی من لە تەنیش پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، تۆش لە تەنیش منەوە بووین، هەردووکمان لای ڕاستیەوە بووین. وتی لە جێگایەکا بووین وەکو مزگەوت وا بوو، هەستمان نەکرد سەقفی پێوە نییە، بەڵام خەڵکێکی زۆر دانیشتە بوو، مینبەرێکیش دانرا بوو، چاوەڕێ بوون یەکێ بچێتە سەرەوە وتار بە ئەفەرمێت تۆ سەیدی منە، کە منش سەیدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وتی ئاوا بوو، وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی کرد کە ئێمە ئەمانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بچێتە سەر مینبەرەکە وتار بە ئێمەش گوێ لێگرین. وتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیدێکی منی کرد، ئەیوو وامزانی بە منەڵێ بڕۆ سەرەوە، ئەیوو وتی با ئەو بچێتە سەرەوە. یعنی لە سەرەتای لایبەتیەوە دەستی بە وەرزش کردووە، دواتر پەرەی بە توانەکانی خۆیدا تاوای لێهات بووە مامۆسای وەرزشی وشۆ کۆنگفۆ. لە دوای بوون بە مامۆستا نەوەستا، بووە یەکێک لە ناوبانگترین یاریزانەکان لە سەر ئاستی عێراق. توانوێتی لە ژیانی وەرزشی خۆی چەندین نازناو بەدەست بهێنێت. لەبەر سەرکەوتنەیەک لە دوایەکەکانی خوێنکاران و هاوڕێکانی نازناوی هەڵۆیان لێناوە. بزازرا حەمە ڕەشید نادر، ناسراو بەهەڵۆ، لە ساڵی 1970 لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی لەدایک بووە، هاوسەرگیری کردووە و خاوەنی 5 منداڵە. لە سەرەتای ساڵی 90ەکان کوردستان بە دۆخیشی ئابووری خراپدا تێپەڕی. مامۆستا هەڵۆ ناچار بوو بۆ دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکەی شان بەشانی باوکی بوەستێت، هەر بۆیە وازی لە خوێندن هێناوە و دەستی بەکارکردن کردووە. هەوڵ و توانەکانی مامۆستا هەڵۆ بێ ئەنجام نەبوو، خوشک و براکانی خوێندنیان تەواو کرد. ئێستا بەناوبانگترین پزیشکەکانی شاری سلێمانین. لەگەڵ تێپەڕبوونی کات و باشتربوونی دۆخی ئابووری کوردستان، مامۆستا هەڵۆ بڕیار دەدات دەست بە خوێندن بکاتەوە، وەک حەزیشی تایبەتی خۆی خوێندنی شەرعی هەڵدەبژێرێت. مامۆستاکانی هەست دەکەن هەڵۆ توانایشی بێوێنەی هەیە، دەزانن کە دەتوانێت ببێتە یەکێک لە مامۆستا ئاینیە باشەکان، هەر بۆیە هانی دەدەن ببێتە پێشنێژ و وتار خوێن، بەڵام ئەو خۆی بە شایستەی ئەو کارە نازانێت. یەکێک لە مامۆستاکانی بەناوی محەممەد حەسەن لە سەرمەرگدا بە هەڵۆی خوێندکاری دەڵێت خەونم بە پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێ بینیوە، لە خەونەکەمدا ئاماژەی پێکردوم کاری وتاربێژی بکەیت. هەر لە دوای ئەم قسانەوە مامۆستا هەڵۆ بڕیاری ئەوە دەدات ببێتە پێشنێژ و وتار خوێن. تا مخلیص نەبی نییە، نوێژم ناوێ، نوێژم بۆ چیە لەگەڵ شیرک، زەکاتم بۆ چیە لەگەڵ شیرک، ڕۆژم بۆ چیە لەگەڵ شیرک. مخلیص بەجارێ، بەس بۆ خوا بەجارێ. هەر لە سەرەتای دەرکەوتنی زۆرێک لە خەڵکی دژی وەستانەوە بە تەکفیری و تۆمڕە و ناویان دەبن، هەر بۆیە بە بڕیاریشی وەزارەتی ئەوقاف لە وتاربێژی دوور خرایەوە. نارەکانی مامۆستا هەڵۆ بە تۆمڕە و تەکفیری دادەنێن، بەڵام خۆی دەڵێت سونەت ئەوەیە لە کاتی وتادان تون بیت، لەگەڵەوەشدا لە کاتی دەرسەکانی قسەی خۆش بۆ گوێگرەکانی دەکات و هەمووان دەهێنێتە پێکەنین. ماسە چۆن زانی خواچێکەوێتە ناو پیاڵەکانە، وتی بۆ هەتی بە کوێر مەزانی. خۆی بە ئەندامی هیچ گروپ و ڕەوتێکی ئیسلامی دانانێت، ئەو پێی وایە هەموو گروپ و ڕەوتەکان دروستکراون و خۆی تەنها بە بەندەیشی مسلمانی خوا دەزانێت، داواش دەکات کەس دوای نەکەوێت. ئەمە ژوای کردووە ئەندامانی هەموو گروپ و ڕەوتەکانی دیکە دژایەتی بکەن. الحەمدولێلا من سەر بە هیچ گروپێنی، گروپی خۆشمم نییە. چەند ساڵ لەمەوە پێش ئەلێرەیە هاوارم کرد کەس دوای من نەکەوێ بە شوێن کەسیشەوە نیم،
بەڵام ڕۆژ بە ڕۆژ شوێن کەوتوانی زیاد دەبێت مزگەوتەکەی جمەی دێت و ڤیدیۆکانیشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەزاران بینەریان هەیە